بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. سلام ورحمة خواتان لبي أمكاتتان باش بينران و بيسراني عزيزي كنالي أسماني بيام لهر شويكن رێزو حرمەتی ستافی بەرنامەی دوانگەی خەڵکتان پێشکەشەکەم بە ئومێدیەوەی لە ساتەکانی داهاتوو پێکەوە کاتێکی پڕپێست و کاتێکی پڕ بەها هەروەها پرسوود پێکەوە بەڕێ بکەین بۆ ئەوەی بتوانین باس لە تەواوی ئەو گرفتانە بکەین کە لە ئەڵقەکانی بەرنامەی دوانگەی خەڵک باسییان لێوە دەکەین. خۆشەویستان و بەڕێزان، لە ڕابردوودا چەند تەوەرێک پێشکەش کرا لەم بەرنامەیەدا، هەروەها بۆ ئەمڕۆ تەوەرێکمان بۆ ئامادە کردوون. پێمان خۆشە لە دەستپێکی بەرنامەکە وەکو ئاماژە پێکردنێک باز لە تەوەرەکە بکەم کە خۆی لە چەند بابەت ئەگرێت، هەروەها ئەو خاڵانە چین کە خۆی لە تەوەری بەفیڕۆدانی سامانی گشتی ئەبینێتەوە کە بابەتی ئەمڕۆمانە. ئایا بۆچی لە هەرێمی کوردستان سامانی گشتی بە فیڕۆ ئەدرێت؟ ئەم پرسیارە ڕەنگە لە لای زۆرێک لە ئێمە دروست ببێ کە ئایا ئەم سامانەی کە هەیە، هەروەها ئەوەی کە لە ژێر زەویە و لەسەر زەویە و لە باخەڵی بەرپرسەکانە لە باخەڵی حیزبەکانە هەیە، ئەمە بۆکوێ ئەچێ، بۆکوێ بەکاردێ، لە زۆنێک خزمەتگوزاری باش پێشکەش ئەکرێ، لە زۆنێکی تر خزمەتگوزاریەکان لە ئاستی پێویست نییە. لە هەمان کاتە ئەپرسین ئایا بۆ دەبێ مەسەلەن خەڵکێک بە ناوی جیاجیا مەسەلەن سوودمەند بێ لە حکوومەتی هەرێمی کوردستان یان لە حیزبە دەسەڵاتدارەکان؟ بۆ دەبێ ژێرخان و سەرخانی ئەم وڵاتە هەموو بڕا بۆ خەڵکێک کە بەڕاستی مستحقینین، دەیان کە سوکاری شەهید ئەمفال کرا و کیمیاباران کرا و هەروەها برینداری شەڕی داعش، برینداری شەڕی دژ بە بەعس، ئەمانە هەمویان بوونیان هەیە لە هەرێمی کوردستان. تا ئێستا ئەم خەڵکە چەند سوودمەند بوون لە بەخشینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە زۆر کە من خەڵکی دایم هاوار و ناڵێتی کە ئەڵێ حکوومەت لە خەمی خەڵکدا نییە. بۆیە ئەوەی کە ڕوون و ئاشکرایە لە لای بەڕێستان سامانێکی زۆر لە هەرێمی کوردستان هەیە، هەر لە داهاتی ناوخۆ، لە غاز، لە نەوت، لە داهاتی گومرکەکان، لە تەواوی ئەو پارانەی کە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکەوێت لە ڕێگەی جۆرا و جۆر و بە شێوازەکانی مۆدێرنانەی ئەمڕۆ کە حکوومەت بەڕاستی ئەتوانین بڵین داهێنانی کردووە لە چۆنێتی کۆکردنەوەی پارە، دواتر نەدانی بە خەڵکی هەرێمی کوردستان کە ئەمە بۆتە مای نیگەرانی لە شەقام. ئەوەی کە خەڵکی ئێمە بینێ پێمان ئەڵێ تکایە ئەم هەفتەیە باسی فڵان خزمەت گوزاری بکەن، ئەم هەفتەیە باسی بۆ نمونە 100 مەترەکەی سلێمانی بکەن، بۆچی نەکراوە؟ بۆچی لە شاری هەولێر 150 مەتری لێ ئەدرێ لە سلێمانی هێشتا 100 مەتری لێ نەدراوە؟ بۆچی خزمەت گوزاری لە ئاستی پێویست نییە لەم زۆنە و لەو زۆنە بە شێوازێکی ترە؟ هەڵبەتە مەوزوعێکی گەرم و گوڕیش هەیە، هەر باسەکەمان قوڵ ئەەکەینەوە لەسەر سامانی گشتی. مەوزوعی غازە کە لە ئێستادا لە هەولێر غاز گرانە، لە سلێمانی پێما بێ هەروەکو خۆیەتی کە ئەمەش نیگەرانی حکوومەتی لێکەوتووەتەوە. لێرەدا وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان بەیاننامەی دەرکردووە، دەڵێت گرانبوونی نرخی غازی ماڵان نایەڵن بەشە غازی هەولێر دهۆک ڕەوانە بکرێت، واتە جیهەتێک هەیە لایەنێک هەیە نایەڵێ ئەم غازە بگاتە دەستی هاوڵاتیان لە هەولێر و لە دهۆک. ئەمە جێی تێڕامانە کە ئایا ئەو لایەنە چێە، بەڵام بەبێ ئەوەی ناوی کەس بێنین، تکاتان لێکم بەبێەوەی ناوی هیچ حزبێک بێنین، بەبێ ناوی شەخص بێنین، چونکە ئێمە دواتر ئێوە ڕای خۆتان ئەڵێن و ئێمە بەرپرسیارە بین بەرامبەر بە ئەو خەڵکە. هەڵبەتە کەناڵی پەیام هەمیشە بەوە ناسراوە کە کەناڵێکی ڕاستگۆیە، کەناڵێکە هەمیشە لە بەرەی خەڵکدایە، سڵ لە هیچ شتێک ناکاتەوە. بۆیە دەبینی بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ کە بەڕێز فاروق عەلیە لە دادگا ئامادە دەبێت لەسەر سکاڵای بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەوەی کە تەشیر بە حکوومەتەکەن. بۆیە تکاتان لێکم با بابەتەکە لەسەر تەوەری بەرنامەکە بێ و قسەکردنەکانمان لەسەر ئەوە بێ.
من قسەی ترم هەیە لەسەر ئەم بابەتە بەڵام ئەچمە لای پەیوەندیە تەلەفۆنیەکان وەک ئاماژەی پێکەم هەمیشە لە خوارەوەی شاشەی تەلەڤیزیۆنەکە ژمارە تەلەفۆن هەیە لە ڕێی کۆمنتی فەیسبووکەوە ئەتوانن کۆمنتمان بۆ بنووسن بۆ ئەوەی بەرنامەکە زیاتر دەوڵەمەند بکەین. یەکەم پەیوەندی وەرەگرم هاوڕێیانم لە کۆنتترۆلەوە پێمەڵێن ئالان لە شارە زوور لەگەڵمانە. هەموو کاتێکت کاک ئالان. پێشەوەی من قسەکانم بکەم حەز دەکەم کەناڵی پەیام و کۆمەڵی ئیسلامی وەک چۆن جەری بۆ جەریانە هەموو شتێکی باس کردووە بەدەوام بێ وسڵ لە کەس نکاتەوە چونکە ئێوە تەنیا حیزبێکن لەو حیزبانەی کە داوەبژاردی پێشووی هەرێمی کوردستانە توانیتان تاکە حیزب بوون کە ژمارەی کورسیەکانتان زیادکەن ئەوەیش نمونەیە بۆ ئەوەی کە بە ڕازگۆیانە و جەریانە و بەبێ چاو تساد نوشتانە هەموو شتەکانتان و خۆی وتوە جار پێشەوە باسی بابەتەکە بکەم حەزەکەم بەداوام بنووسن لە هیچ نەکەنەوە بۆ نسبەت تەوەری بەرنامەکەشتانەوە من دەستخۆشیتان لێکەم ئەم وڵاتەیە ئەم هەرێمە بێخاوەنە کەس خاوەنی نییە چونکە ئێمە خاوەنی کانزا و نەوت و هەموو بەها بەنرخانەکانی کە لەش لە کەم وڵاتێکی دنیا خوای گەورە و نیعمەتەی پێبەخشە بەڵام ئێمە خاوەنمانێ ساحێبمانێ من چۆن باسی لایەن نەکەم باسی نەکەم ئێمە ئەم هەرێمە بەدەست زوو لایەنەوەیە کە زۆنی زەد و زۆنی سەوزە لێرەوە باسی بەرپرسێکی ئیداری گەرمیان دەکەن من نامێن ناوی بێنم دەبەوەی کە بە تەشی نەبێ بۆ بەنامەکەتان سپاس دەکەین واضحە کە ئێستا پیاڵێن ئیداری گەرمیان پیاڵێن سەرکردایەتیکردنی ئەو هەرێمی گەرمیان ئەوە شتێکی ئاشکرایە بەڵام ئێمە قەت هەتاوەکو بەم شێوە بین و تا بەم وەسعەوە ئاوا بیرکەینەوە و ئەم حیزبە دەسەڵاتدارانە بەو شێوە با خەڵکی گیرفانی خۆیان بکەن ئێمە من دڵنیام قەت بە پێشەوە ناچین و هەر بەدەوام سامانی گشتی بە فیڕۆشێت لێرەوە غاز نانێت بۆ وێ لێوە بە هەمان شێوە شتێکتر ناکات یعنی حکوومەتی هەرێم حکوومەتێکی تاگلایەنە و بێلایەنە نییە حکوومەتێکی وەکو ساڵەکانی نەوەد حکوومەتێکی 50-50 لەبەر ئەوەی ئێمە قەت بڕوا ناکەم بە کابینەی نوێم و بە کابینەی تازە و بە چاکسازی و نازانم بۆشتانە قەت قەناعەتم بەوە نییە بەرەو پێشەوە بچین لەبەرەوە من تەنیا ڕوون لە دەمی جەنابتانەکەم وە کۆمەڵی ئیسلامی و کە کەناڵی پەیام کە کەناڵێکی بوێری چاونەتز بوون تکاتان لێکەم کە سڵ نەکەنەوە لە هیچ شتێک چونکە داهاتوتان داهاتوێکی گەش ڕووناکە بێ و هەمیشە پشت بەخوا کاکە ئالان سپاس بۆ تۆ ئومێدەوارین ئینشاءڵڵا پەیامەکەت گەیشت بێتە لایەنی بەرپرس و پەیوەندیدار کاک سەلاح وەرەگرم لە قەڵاتزە. سڵاوی خواتان لەبێ. سڵاوی خوا لە جەنابەت کاک سەلاح سپاس بۆ پەیوەندیەکەت فەرموو. بۆچی لە هەرێمی کوردستان سامانی گشتی بە پێڕۆ دەدرێت؟ بۆچی؟ لەبەرەوەی میلەت بێدەنگە میلەت داوای حکوومەتی خۆی ناکات. بەڵێ ئەدی میلەت چی بکە باشە کاک سەلاح؟ مافڕەوەکانی خۆی ناکە ئاهە و میلەتە بوو لە زمانی بەعث حتا سەرپێ بەرامبەر بە زاڵمترین دەسەڵاتداری سەردەم. بەڵێ یعنی نەیتوانی ینی بەعث زاڵم بەرامبەری ڕابوەستێ و زوڵمی لێ بکات بەس ئەمڕۆکە لەبەر هاوزمانی خۆمانن هاوبەرگن هاوجلمانن غەدرمان لێ دەکەن بۆ ئێوان دیفاعیان لەو ئێمە نەکرد کە ڕۆژگارێک کوردستان ڕزگار بێ وڵات ڕزگار بێ حەق و مافی چەند ساڵی زەوتکراومان بۆ بگێڕنەوە. بەڵێ بۆ کاکەرۆ ئاوامان لێ دەکەن بۆ دستانەی 20 لیترێک نەوت نییە لە ماڵەکانمان بۆ ماڵ و مناڵەکانمان بیسووتێنی لە 84ەوە خەبات دەکەم هەتا 2020 تا 80 کەمەندامی سەنگەرم تا ئێستا هیچ کتابێکم بۆ نەکراوە. بەداخەوە بەڵێ کاک سەلاح زۆر بەداخۆ هەتا ئاخر پیشەکی داعشی شەڕم کردووە ئەوە حاڵ و عەزمە بۆچی هەر منوانی من نمونەی ئەو خەڵکەم کە دەچۆسێتەوە کاکە سڵاوی خواتان لەبێت. وازەخا سپاس بۆ پەیوەندەکەت کاک سەلاح. کاک ڕامان لە پشدەر کاک ڕامان بەڵێ کاک ڕامان کاک ڕامان شەبەکەت باش نییە کاک ڕامان فەرموو هاوڕێنم پەیوەندی کاک ڕامان دەنگەکەی تەندروست ناگا بە من نازانم بۆ
هیوادارین لە داهاتوە پەیوەندیمان پێوە بکاتەوە. بەڕێزان بۆچی لە هەرێمی کوردستان سامانی گشتی بە فیڕۆ ئەدرێت؟ ئەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵکە. هیوادارم ئێوە قسەی لەسەر بکەن، ئێوە لە ناو خەڵکدان هەروەها ئێوە معانات ئەچێژن، ئێوەی هاوڵاتی هەست بە کەم و کوڕی ئەەکەن لە ڕووی خزمەت گوزاری، لە ڕووی دابینکردنی تەواوی پێداویستەکانی ژیان کە ئەوەندەمان پێڕەوا نابینن هەر وەکو وڵاتێکی ئاسایی دەوروبەری هەرێمی کوردستان بژین و لەزەت لە ژیان بکەین. بە شێوازێک لە شێوازەکان کۆمەڵێک گرفت و لەمپەر هەن لە بەردەم هاوڵاتی ناتوانێ بەخۆشی ژیان بەڕێ بکە. پەیوەندی هەیە. داواکارم باشە کاک محەممەد وەرەگرین، بەڵام ئەگەر هاوکارانم قەڵەمێکم بۆ بێنن چونکە قەڵەمەکەم نانووسێت، پێویستە هەندێک تێبینی هاوڵاتیانی خۆشەویست بنووسمەوە. کاک محەممەد نانووسێت. بەڵێ کاک محەممەد، چاکی دەستخۆشی بەرنامەکە و لێەکەم. سپاس کاک محەممەد، زۆر بەڕێزی. تەوەرەکەتان چییە؟ بۆچی لە هەرێمی کوردستان سامانی گشتی بە فیڕۆ ئەدرێت؟ ڕاستەکەی مڕێزم وەڵڵاهی من وەکو گەنجە قسەکەم بڵێ من خۆی ئەڵێن نازانم ڕاپەڕین و بابە من ڕاپەڕینە نازانم چیە. ڕاپەڕین چییە؟ ڕاپەڕین بەس لە تەلەڤیزیۆن نازانم، بەم هیندینی و مە نازانم، حەقیقەتی نازانم، بەس خوێندومە نازانم. ڕاستە درۆی ئەم ڕاپەڕینە کراوە لەنەوەتەکانە. من ڕاپەڕین و شۆڕش و ئەزمونمانم ناوێت، من ژیان مەوێت لە عالەم سەردەمەیە. کابرا بۆ نمونە لە 46 و لە شتاکانەوە دەسڵاتی کردوتە دەست خۆی نەما ئێستا کوڕەکەی دزەکاکە کاکامانە لە شاخیش دز بوونە. خۆ من نازانم شاخ چۆن بووە تێگەی ئەسڵەن نەزانی چۆنە ئەزیزم. ئەنفال و کیمیاوی هەمووی ئەمانە پەیوەندی هەر بەم زانەوە بۆ لە ڕابردووە، هەر بەدەست ئێمانە کراوە کاکە 150 ئەمانە تاوانبارن. بەڵێ ئێستا چۆن دڵێ ئەو خەڵکی بانفالدا، ئەو خەڵکی بە کیمەباراندا، ئێستا دڵێ بە خەڵکە زووتێک کە غازی نامێنێ و کارەبای نامێنێ. تێگەی ئەمە من وەکو گەنجێ قسە ئەەکەم. من ئەسڵەن نییە، من بە حەز زۆر ئەقمە لەمانە، حەز ناکەم لە تەلەڤیزیۆنی شابیان بینم، حەز ناکەم چڕوچیان بینم، لەبەرەوەی زۆر ناچێنین یەک جەنە بەرچاوم. ئەمەنە دزیان کردە بە قورعانی ڕێزەنگی ڕۆشن لە ناوچانە نەماوە. بەڵێ بەڵێ دەست خۆش کاک محەممەد، سپاس بۆ ئەو پەیامە جوانە، سپاسە دەکەین. دەچینە لای کاک شوانە لە سلێمانی. ئەم کاتە باش هەموو کاتێکت سپاس کاک شوانە، بەڕێزی فەرموو. دەستخۆش بۆ تەوەرەکەت. سپاسە دەکەم. کە یعنی خەتای خەڵک و خەتای چینی مستەقەفەکە و مامۆستای زانکۆ و تەنانەت مامۆستای عینی و ئەمجا سەرکردەی حیزبەکانیشە. خەتای خەڵک و حیزبەکانیش باشە. بەتەئکید بۆ بڵێ بۆ لێم بپرسە. بەڵێ فەرموو. چەند ساڵە هەڵمانە خەڵەتێن نەڵێت دەنگ بەن گۆڕانکاریە کێسای دەکەیت تۆ دەنگی خراپترەکەی خراپتر دزیت لێتێ. بەڵێ خراپتر کە خزمەتگوزاریت پێشکەش ناکرێت، بە بەرچاوتەوە داهاتەکە دەدزرێ، بە بەرچاوتەوە غازی ماڵەکەت ئەدزن. ئەم دوو بەرپرسەن دوو کۆمپانیا حیز بن ناتەنەکە خەڵک بێدەنگە، پەرلەمانتار بێدەنگە، مامۆستای ئاینی بێدەنگە، مامۆستای زانکۆش بێدەنگە. تۆ دیقەت یەکشت بە پاڵاوگە هەیە لە تنووری هەولێر و سلێمانیا دانراوە نەو دەپاڵێت ئەینەرێ بۆ خواروی عێراق بەس پێ ڕەوا نابینێ بە میلەتەکەی خۆی بفرۆشێ. فەرمیلێ 94 دانە ساڵە ئەیپاڵێ و ئەیابەت لە بازاری ڕۆژای پرۆشە نایابەتەوە، کەسێک نییە بێتە دەنگ. ئەی حیزبەکەی و ئەی کۆمەڵ و ئەی یەکگرتو ئەی گۆڕان بۆ نایەنە دەنگ. چوونە شوێنی خۆتان، ئەمانە بەدەگان حەقی خەڵک نادەن. ئەی فەرمولیەوەش پێشکەون. وەڵای ئەوە چیا دەگەر پێشکەون؟ ماڵەیە نەوتی نییە، غازی نییە، داهاتی نییە، بۆ پێشی ناکەون. شەهیدی باوەڕکە دەکوشەی داوای حەقی خۆ بە مافی خۆکەی. خۆ داوای زیان لێ ناکەیت، داوای مافی خۆ دەکەی، ئەمێ با بە غازم بەرێ، کارەبام بەرێ. ئەی بۆ ئەو داوای باش لە منەکاو هیچم نایەتێ. ئەی ئەم سەرکردانە لە چۆن هەمیان خۆیان کردو بە ڕەسوول حەجیدی پێێتە سەرسەمەژیان قسەی زل و باخ و بلیقەکەن و میلەتەکەش پۆکراوە بەسەریا بقلێ خاص بە 25,000 بەڕیشی ئەوان ڕەوایە 6 ملیۆن دینار وەرەگرێ، منیش دینارێکم دەست ناکەوت 25,000 بەم بەغاز. حیف کەسێک نییە قسە بکە. حیف مەخابن. بقلێ خاص بە چەندێکە، بقلێ خاص بە 5,000 لیترێ بانزین بە 450 لێرە بە 650 زەلامێ نییە قسە بکە. هەمیشی نوێژەکە و هەمیشی قورعان خوێنە. ئەمە بەڕیشی کێ ڕەوایە لەم سێ محافەزەیە گوزەریە. ئێستا چلەی کەسانە ماڵە یەک لیترێ نەوتی نییە. یەک مامۆستای زانکۆ نایەتە سەرسەر، چونکە بۆ مەعاشەکەی هەیە. حالەکە بۆ نایەتە سەرسەر، مەعاشی هەیە. کاک شوانە
من لە تووڕێی جەنابەت ئەگەم هەروەها ئەزانم کە ئەمە معاناتی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بەڵام دەی دوجار خەڵکی دێتە سەر سندوقی دەنگدان و دەنگ بە دوو حیزبی دەسەڵاتدارەدا مەسەلەن ئۆپۆزیسیۆن بۆ نمونە ئێستا حیزبەکانی ئۆپۆزیسیۆن من باسی کۆمەڵی ئیسلامی بکەم 7 کورسی هەیە لە پەرلەمانی کوردستان بە 7 کورسیەوە تۆ خۆت ئێستا سەرۆکی ئەو فراکسیۆنە بە ئەتوانی چی بکەیت؟ ئەزانی من بە دوو کەلیمە جواب دێمەوە ڕێی من نییە ڕێی هەزاران ملیۆنا خەڵکیشە خواوەچی لەوە 7 کورسی نیە زیاد لە 15 کورسیە تەزویرتان لێکراوە دزیتان لێکراوە گۆڕان زیاد لە 25 کورسیەناوە 12 کورسیە تۆ دیفاع لە مافی خۆت ناکەی من چیت لێ بکەم وەرە پێشم کەەوە قایدەکەی تۆ پێشم کەوێ زیانە خەڵکیش دوایەکەوە یاننا وەڵایی هیچ وەختێک هیچ عەسرێک لەم عەسرا خەڵک بێگوزەران نەبووە کەس نییە بێتە جواب لەسەری ئەوە خۆت فەرمووت کە ئێمە 15 کورسی بۆ بەڵام بووەتە 7 کورسی دەی دەسەڵاتمان نییە کاکە دەی ئەگەر دەسەڵاتی ئەوەیە پێش خەڵکەوە باوەڕم پێ هەرچی بەسەر بێ شەهیدی چونکە داوای مافی خۆ دەکەیت کە تۆ بێدەنگبی من یەکی هاوڵاتیشم بۆ نەکرێت تۆ کاکە ڕادیۆ دێ ڕادیۆ و پەرلەمانتار دێ ئەوەتانێ کاک شوانە سپاس بۆ جەنابەت کاک شوانە من ئەمە یەک ئیزافێ بۆ قسەکانی جەنابەت حەقی خۆتە من لە تووڕێی جەنابەت ئەگەم ئێمە ئەوەتانێ ئێمە لە بەرنامە لە خزمەتان ناین ئەتوانن دەنگی خۆتان بگێنن بە تەواوی دنیا بە تەواوی هەرێمی کوردستان بڵێن ئێمە ناڕازین ئەمە لە توانای ئێمەیە جگە لەمە ئێمە ئۆپۆزیسیۆنین یعنی هاتووینەتە دەرەوە بۆ ئەوەی بڵێن بەم نائەدالەتیە ڕازی نین دوجار ئەمە دەسەڵاتی ئێمەیە یعنی ناتوانانی مەسەلەن ڕوبەڕوو بەرەنگاربوونەوە لەگەڵ حکوومەتێک بکەی خاوەنی چەندەها کورسی و هێز و دەسەڵات و پارە و بیری نەوت و کۆمەڵێک یعنی بەڕاستی هیچ ناکرێ هیچ لە ئێستایا هیچ ناکرێ ئیلا ئەوەی کە خەڵک خۆی ئاوا وەکو تۆ بێتە سەر شاشەکانی تەلەڤیزیۆن و قسەی خۆی بکە کاگالان لە هەولێرەوە باش بەڕێزم سپاس کاگالان گیان بەڕێزی باشی سەبارەت بە سامانی گشتی کە بە فیرۆ دەدرێ بەڵێ سامانەکە بە فیرۆ نادرێ بە فیڕۆی دەدەین بە فیڕۆ دەدرێ بە فیڕۆی دەدەین نەک بە فیرۆ دەدرێ چۆن کە 5 ساڵ لەمە پێش ئەو وەزعەکە مەزرا گەلەکە بەخۆی بێدەنگ بوو ئەگەر لە یەکەم ساڵی بێدەنگ نەبوو ئەمە بەسەر نەدات چەند ساڵێکی بەسەدا نەدات وایە بەس گەلەکە بەخۆی ڕاهاتێ لەگەڵ وەزعە خەڵکی هەولێرم 5 ساڵە یەک بەربی نەوتمان وەرنەگرتیا جوانە 5 ساڵە نەوت نهاتیا ئەی چی بکەین باشە ئێستا لە هەولێر کەس دەتوانێت بڵێ من نەوتم وەرنەگرتەوە بێتە سەر شەقام چی بێتە سەر شەقام کەس نەوێری بێتە سەر شەقام لە هەولێر هەولێر سلێمانێر و ئاسمانی فەرقەلێرە لە هەولێر کەس بێتە سەر شەقام زیری دەکەن فەرموو بەردەوام بە کاگالان بە یەکەم زەرگەلەکەی خۆیان تێرکەن ئەو سامانە گشتی بفرۆشن ڕەوانەی دەرەوەی بکەن بەڵێ سەبارەت بە قسەی پێشتریش ئەو بەڕێز تەلەفۆنی کرد لەسەر دەنگدان قسە کێیە بەخوا بچینە سەر سندوق و نەچینە سەر سندوق هەر دەردەچن هەر دەرەچن باش باشە کاگالان سپاس بۆ پەیوەندێکت پەیامەکەت گەیشت دەچینە لای کاگعتا لە مەسۆیی کاگعتا گیان بڵێ براکەم کاگاتا سڵاوی خوا لێبێ کەش و هەوا لای ئێوە چۆنە کاگاتا وەڵا سپاس بۆخوا کەش و هەوا باشە براگیان بەفرکەوتووە لەوێ گیانەکەم ئەڵەم بەفرکەوتووە کاگاتا لە مەسۆیی گیان بەڵێ وەڵا لە مەسۆیی لە ناو دیەکە نەکەوتووە بەس لە شاخەکانی ئەمبەرۆ بەرمان بەڵێ کەوتووەرەوە بەرەکەتی هێنابێ شەڵا بەرەکەتی هێنابێ باش فەرموو کاگاتا گیان وەڵایی ئەمەوێ شتێک لەسەر ئەم دەسڵاتە گەندەڵا باز بکەین ئێمە یعنی ماوەی چەندەهای ساڵە ئێمە خزمەتەکەین بە شۆڕش و بە کوردایەتی ئێمە ئەم خزمەتەمان کردووە وەختی خۆی ئێمە خزمەتمان کرد لە دڵێکی پاک بەستنگێکی پاک خزمەتی ئەمانەمان کرد ئەمانەمان تێگەیان لە ماڵەکانی خۆمانە لە دیوەخانەکانی خۆمانە بەس ئەمانە وەفایانەوە ئێمە وەختی خۆی کە لە خەرا خەڵکەنیای نەنفالەکە شتاوە شوین بۆ گەرمیان وەمانەزانتی ئەمانە مووقیفیانەیە و پیاون کوردایەتی ئەکەن وتمان ئێمە ئەچین لە گەرمیاندا ئەنیشین خزمەتیان نەکەین
ئەنفالەکە کە چوینە خوارەوەی تر ئێمە ئەوانەوە بوو هیچ چینێکیان نەکرد هیچ بەرگریەکیان نەکرد چوینە خوارەوە لە چەمیشۆر و قڵاتەبزان بەرپرسێکی ئەم دەسڵاتە لەوێنە هات یەقەی گرتی نەویت ئێوە ئەچن ئەبن بە جاش وتمان ئێمە گە جاشایەتیمان بکردایە بەردێک هەڵتەقێنە لە مەسۆیەوە ئەچێتە شارە زوور بەردێک هەڵگرە ئەچێتە دەربەنی خان ئێمە هاتین خزمەتی ئێوە بکەین ئێمە بۆ جاشایەتی نەهاتین ئیساتێ تەماشا ئەەکەی ئێمە خەڵکی مەسۆی قەراخین بڕۆ هەنێ شوێنەیە مەزبەحی ژنان و یعنی پیاوانی جیایە ئێمە بیرێکی ئەرکەوازی کە ساحەوی 49 شەهید و ئەنفالین هەتا ئیساتێ بیرێکی ئەرکەوازی مەشروعێکی ئاومان بۆ نەکراوە کە ئاو سەرچاوی ژیانە بۆ ئینسان ئەمانە گەندەڵن ئەمانە تاوانبارن ئەمانە حەچیە کە خوا پێی ناخۆشوێ ئەمانە ئیمڕۆ توانایان هەیە بەسەر ئەو خەڵکە فەقیر و هەژارە ئیساتێ ئێمە تەماشا بکە بۆ نمونە کیمیایی هاتووە سەما داتووە بۆ ناحەی خەرەداغ یعنی ئەڵێن بەسەرەیە دیەکانی چواردە و باڵادەستەکان هەموو ماڵێک 5 فەردە ئەویش نەک هەموو ماڵە باڵادەستەکان ئەوەی کە لە ناو ئەو دێی ماڵە بە باڵادەستەکان هەیە مانگی هەر ماڵێ 5 فەردە سەمادی وەرگرتووە هێشتا نەهاتوەتە سەرەی دیەکەی ئێمە ئەڵێن وڵا بۆ بە 3 فەردە ئەمانە هەمویان دزن گەندەڵن تاوانبارن ئیشەڵا خوا حەقی ئەو خەڵکەیان لێ بستێنێ و خوای شەقی ئەمەیان لێ بستێنێ ئینشاءڵڵا زۆر باشە زۆر سپاس بۆ جەنابەت کاگاتە سپاس بۆ پەیوەندەکەت کاگ عەلی وەرەگرم لە هەولێر کاگ عەلی فەرموو السلام عليكم عليك السلام کاگ عەلی جان ئەگەر گوێ لە دەنگی منە لە تەلەفۆنەکەەوە گوێ لە من بگرە سەوتی تەلەڤیزۆنەکەت کەم کەرەوە والله کاکە ئەدی ئەوەنیان گۆ خۆشبەختان دەکەین سۆسمان بدەنێ و خۆشبەختان دەکەین ئەوە خۆشبەختێکە ئەوە خۆشبەخت بووین و نەفتەکەوە خێستا سارە هەر نییە ئەوە خەر لە فکرچیتەوە مایە غازەکە ئەوە غازەکە چەواتە سەرێ ئەوە خۆشبەختین و شمولیوانی ناکە لە سوتەمەنی لە غاز شمولیوان ناکە شتانە ئەوانە دنیا ساردی مارەکانیان گەرمە ئەگەر هاوینیش مارەکانیان پێنکە و ئەوە تەواو تۆماتیک بەڵێ ئەوە خۆشبەخت بووین و ئەدیکا ئەوە ڕسمیان دەگرێت بەلانی ڕسمیان دەگرێت سۆزمان بدەنێ ئەمە ئەوها دەکەین و ئەوها دەکەین و کاگ عەلی بەرەکات جاخوا بە خێری بژێڕێ ئیشاڵڵا والله ڕاستیبی خێر بی ئامین سپاس بۆ پەیوەندەکەت کاگ عەلی جان سپاس کاگ ئەمین وەرەگرم لە عەربەتی خۆشەویستەوە السلام عليكم براجع وعليك السلام ورحمة الله وبركاته سلامة يا أخوة والله من وفر الرأي خوام يعني أم كشمان زوها يعني براسي بلوزان بو بدوزخ بوكم الله يجمعن والله شعر سريج ناكل إذا بر أو كاجا أم خلقك لم ولاتها أجري يعني محموم وشخورة كان بن ديوار وسد ديوار وطاول ديوار حال حمي أرد سيجرب بكلاوي بعد يبع واي كيشك أوي حل ناكل كاجا جان باش إذا كابلا الله يكون ما بشر صور هذا جن يكون داري يكون من بريميل تكرم وبضغ هذا تكرم يشحل ناكل لبر أمان شيء جان كدوه خل جان كريوه شعر ناكل بحيج ولا شعر ناكل ما جابت قدرة إلهي جاهزة جري أم وزعته أم خوجي جوجو أم مرو رأيكم الله شون يم كردستان بوكم ملك فريا بوكم ملك قربة سرية أو كم ملك كمينية كا بلى يوجد شعر ناكل برأي من هذا أما أوين كخود مجخور أزاني لما لا تنار بتسجاد يبقى حموج ولا لجاني أدرجه وملك يجيب يجي بحيش حال نية وملك دعماوة لكل درجة رجالية برأي من شهادتنا جمع دسجي إلهي أين دوزخ لا دوزخ رازل الكردستان أول رأي منه دس وغوز سپاس بۆ جەنابەت کاگ ئەمین لە عەربەتی خۆشەویستەوە لەگەڵمان بووی هەر ساغ بیت باوکی ئاریان وەرەگرم لە گەرمک پەیوەندەکەی پچڕاوە بەداخەوە خۆشەویستان تێبینیەک هەیە حەزەکەم ئێوەش بیزانن سەبارەت بە گرانبوونی نرخی غاز
قایمقامی شاری هەولێر ئەڵێت لەلایەن چەند چەکدارێکی نەناسراوە خاوەنی ئەو کۆمپانیایە ڕفێنراوە کە غازی ماڵان بۆ شاری هەولێر دابی نەکات. باش لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیان نەبەز عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاندووە هۆکاری کەمی غاز بۆەوە گەڕێتەوە گرێبەستی کۆمپانیای دانەغاز لەگەڵ کۆمپانیای گۆڵدن جاگوار لە سەرەتای ئەمساڵەوە تەواو بووە. وتیشی دەبواە کۆمپانیای دووەم کە ئێستا گرێبەستی واژۆ کردووە غاز بۆ شاری هەولێر دابیم بکات، بەڵام لەلایەن چەند چەکدارێکی نەناسراوە خاوەنی کۆمپانیا نوێەکە ڕفێنراوە و ئەشکەنجە درراوە. بۆیە غازی پێویستمان لەو چێلگەی دەوروبەری چەمچەماڵ کە تاکە سەرچاوەی غازە بەدەست نەگەیشتووە. ئەوە هەر حەزم لێ بۆکو هەواڵێک بیزانن کە لە گەشتی هەواڵەکانی باشە لە گەشتی هەواڵەکانی کاژمێر 6 کاکسالاری بێژەر خوێندەوە حەزم کرد وەبیرتانی بخەمەوە. باوکی محەممەد چەمچەماڵ. بەڵێ باوکی محەممەد فەرموو گوێمان لە دەنگتە. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. مامۆستا محمود باش شکر ئەحواڵێت. خوا لێ ڕازی بێ، سپاس بۆ جەنابەت باوکی محەممەد. مامۆستا محمود من چەند جار سلام خزم کە سوکار هەر ئەواڵێ مەڵێم کار بەدەستەکان ئەوە حەیایە نییە. پێغەمبەر صلی الله علیه و سلم حەدیثێکی هاتووە فەرمێ إذا تستعج فاصنع ما شئت. عەرەبەکەی زۆر تەواو نازانم، ئەڵێ هەر کەسێک کە حەیای نەبوو حەچی لە دەستبێ ئەیکا ئەنجا ئەوانە هیچ ئەوانە لێگەڕێ ئەوانە کە دیارە خۆیان شایانی ئەوەیە یعنی خۆیان بۆ ینی خۆیان ناتوانن بڵێن ئێمە چاکین کەچی خەڵکی چاکیش خەڵکی خراپیش کە خۆی بە چاکە زانێ خۆی بە موسڵمانە زانێ بۆ 500,000 بۆ 700,000 بۆ معاشێکی کەم ئامادەیە خۆی فرۆشتۆ ئامادەیە شەڕی بۆ بکە ئامادەیە پیاوی بۆ بکوژێ ئامادەیە کوردی بۆ بکوژێ بەس عەرەب نا کورد بۆ کورد ئامادەن ئێستا پاسی جێدی بکەن بە شەڕ زۆر نیوەی پاسی ئامادەیە یەکێتی بکوژێ نیوەی یەکێتی ئامادەیە پاسی بکوژێ و مەسئولێک پێشمەرگەکانی جیاوازە لەگەڵ مەسئولێکی ترە ئامادەیە برایەکی ئامۆزایەکی کە لە بەرەی ئەو لایە بیکوژێ لە پێناو 500,000 من هەموو جارێ ئەواڵێم ئەڵێم من قەت گلەیی لەم بەرپرسانە ناکەم ئەمانە نییانە کە حەیا لەبوونە چکە ئەمەنیانەی ئەوە هیچ بەس ئێوە خۆتان بە چاک شەزانن ئێوە ئیزدیحامتان دروست کردو لە مزگەوتەکانیشدا کەچی پشتیان نەگرێن دەنگیان پێ پشتیان گرتووە ئێتر تۆ چیت جیاوازەیەکت هەیە لەو ئەسڵان تۆ خراپتری لەو چونکە پشتیت گرتووە ناڕی بکەوێت بۆ ئەگەر من زمانی سەدام حوسێنم لەبیرە ئەگەر کاتم بەنێ من سەدام حوسێنم نەبینی بێت کورد ئەنفالکە غێر کوردی ئەدا بەدەستەوە غێر جوندیەکی عێراقی ئەهات کوردی ئەنفالە کرد هەرچەندێک کە جوندی و ئەوە بەپێی موالید بوو بە زۆرەکرا باسکەری بەڵام ئێستا بە حوسن ڕەزای خۆی ماستایی دنیاکەن تا بە پێشمەرگایەتی بەوەش وەریگرن ئەو پێشمەرگەیە سوورە زانێ زوڵم پێەکەن زەلامی پێکوژن لە پێناو 500,000 خۆیانە هەموو تاوانێکەکەن هەموو زوڵمێکەکەن کەسێکی خەگە لە برسا بمریاڵێ بابا ئەو کابرا بۆ خۆی لە دایرەیەکە یان لە پێشمەرگایەتێکە تاعین نەبوو ئێستا بیخوا بابا تۆ زوڵم پێ ناکرێ یاسەر من جا من هەموو جارێک ئەمە کرد و مختصر هەموو جارێ ئەوە ئەڵێم واز لە بەرپرسەکان بێنە قوربان من لە قیامەت یەخەی ئێواگرم بکە ئێوە پشتان گرتووە نایڵن ئەو بکەوێ سەدام حوسێنیش خەڵک پشتی گرتبوو نەیهێش بکەوێ ئەجینا سەدام حوسێن و بنەماڵەکەی دەکەس نابوون بە فەرزە دێت ئەژمێردران ئێستا ئەم دوو دەسەڵاتدارەی ئەم هەولێر و سلێمانی خەڵک پشتی گردووە نایڵێ بکەون و من حەقم لای خەڵکە پێش ئەوە ئەوە خوا حەقی ئەم خەڵکە لەوانە کاتەوە بەڵام من ئەوە بەشایەت من گەردنی ئەو خەڵکانە ئازان ناکەم کە ئێستا پشتیان گردووە. زۆر سپاس دەستان خۆش. سپاس بۆ جەنابەت باوکی محەممەد دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت. ئەم جارە کاک ئیسماعیل هەر لە چەمچەماڵەوە ڕێگی. عەلەیکە سەلام و ڕەحمەت الله. باشی کاک ئیسماعیل فەرموو سپاس. سپاس دەکەم. کاک ئیسماعیل ئەڵێن بۆچی لە هەرێمی کوردستان سامانی گشتی بە فیڕۆ ئەدرێت؟ بۆچی بە
دەسیڕۆ ئەدرێ بەڵێ خێدانسی دەسیڕۆ بۆچ دەسیڕۆژێ خەڵکە خۆی حەزی لە مۆزایە دەستیان خۆش بێ ئەو کاتێکی هەڵبژاردە ئەوانەی تێتە ناڕازی ئەچون خۆحەکەن و بەردەگرنە سیارە و نەعزانن ڕێکێوانەکەن بە هەڵشتانە هەر ئەوانم خەیاتەجیرە لەخواوت و حیزبە سەرچیە وایەکی پێفە کەسی وایەکی هەزار کەسی بوون وەوان نایەن قسم شار بە شار و شارەشتە بە شار بگەڕێ سنەخۆس ئەکەزی بکەن هەر ئەو خەڵکی ئەوان دەگەنەداتێ یاخوا دەستیان خۆش بێ دەستیان لەوە زیادە درێژتر و قورتتر و جانم خەڵکە بەڵێ سپاس دەکەم غاز نەوت بەنزین کارەبا نازانم خەدەمات حەکی هەیەونیەکە لە وڵاتە ئەکرێ خەڵ خۆی پێی باشە ئەوەی کەوا موچە خۆرە و ئەو موچە حرامەی کەیشەڵا هەر بەڕێ خەستەخانە و کارانە و هەندستانە و ئەو خەرجیەکەن ئیشەڵا هەر و معاشە پیاوانەی کە وەرێ هەر ئاها وەرگرین لە ڕێگای خەستەخانەکان شار بە شار وڵاتە خەرجیکەن معاشیان نازانم ملیۆنە 200 و 7 ملیۆنە و 4 ملیۆنە و 500,000 و ئەم ئەو کارە حرامە ئیشەڵا هەر بەو حاوە ئەڕا ئەتەکیان یەکەی لەخوا بەزیادە 2,000 دەردیانە خەڵکی زێڕینەتە خەڵکی حەچی بڕێ قابلێتی بۆ قساتا دەباز بە کوچێ فەرجادە و دەسەوە تا عێراق 4 مانگە مزاهرێک یەک بە دوایەکە کاندی دەگۆڕن ئەو خەڵکە دەستی خۆشێکی باش نییە ئیسە دانەی چاندا نایە هەر هەمویان ئەوە تا ئەڵێن نیوان هەرێ کاکە نامانێ نالێ دەبامان لەو خەڵکە زاحتیاون کاکە تۆ بەتەمادی لە ماوەدانشی لەکارەوە لەهزارە خۆش لەماڵمان لە بێسا لەبن دەکانی و قسەی خزرکەی یاخوا دەستیان خۆش دەست خۆش سپاس کاک ئیسماعیل لە سەمسەماڵەوە لەگەڵمان بووی کاک عەلی وەرەگرم لە سلێمانی بەڵێ کاک عەلی السلام عليكم برادر عليك السلام ورحمة الله خواهی گەورە و مەبەستان کە و خواهی گەورە عەقی بەخێر بن ئامین برادوانەکەم ئەم هێنا خۆواقعی دیارە کە بۆچی سەر و سامانیە گوزانە یار نییە لەبەرەوەی دوو بنەما کە تا وڵات ئەخرەوە ئەفات ئەم بە هەزارها شۆکەی مسقات و پانزەقاتیان بردە بە عەسمانە ئەگەر پارەی میلەت و نەوت و جای خەڵک خەڵک نزن ناتوانن ئەمە هەموو شۆکەیە بەرن بەڕێوە بە قوربان ئێستا وەکو معلوماتی خۆم لە ساقە نازانم ئەم دوو بنەماڵەیە بە تایبەتی مزعومەتانی ئاڵێن لە شاخ لەدایک بوو خۆی بە زمانی خۆی ئاڵێ من لە شاخ لەدایک بوو باش لە شاخ لەدایک بوو بێ پارەی لێ تۆ بوو خەتەخانەی هەیە وتێلی هەیە لە ئەردەن و لە لوبنان برا پرەکەم ئەوە کوڕەکەیمان دەلال ئێشا ئەوە بە قسەی کردەکانی خۆیان بۆ بە جانتا هەڵگری بۆ بە جانتا کاک عەلی یەکزان بەرزانی کاک عەلی سپاس کاک عەلی بە ئەداکەیەم خەڵکە بێدەنگ بێ ئەرە وەڵڵا کاک عەلی با ناوی کەس نێنین چونکە ئێمە بەرنامەکەمان هەروە بڕیارمان داوە کە ناوی حیزب و ناوی خەڵک نێنین بۆ ئەوەی هەم ئێوەمانان و هەم ئێمەش تووشی بەرپرسیارەتی نەبین لە ئاستی ئەو خەڵکەی کە باسییانەکەین بۆیە سوپاسە دەکەم تێبینەکەت گەیشت هەروەها پەیامەکەت گەیشت سپاس بۆ بەڕێزت کاک فریاد وەرەگرم لە سۆران ئەم کاتت باش هەموو کاتێکی جەنابەت باش ئەلۆ بەڵێ کاک فریاد جۆمان لێتە فەرموو وڵای لەسەر تەوەرەکە بەڕاستی هەرێمە کە دز و گەندەڵکاران بەڕێوە هەر چاوەڕێ ئەوەی لێکرێت چاوەڕێکی لێکرێت ئەم ئۆپۆزیسیۆنانەوە بەڕاستی پێڵم ئەگەر 50 کورسی بین ئەم دوو حیزبە هێزی تەکداریان هەیە ئەمانە بەڕاستی ئەمان ئەم دوو حیزبە دەنگ بینیان دەنگین ئەمانە هەر دەسەڵاتەگرنە دەر ئەمە بەوە چارەسەر ناکرێت کۆمەڵە خەڵکە ئەڕژێتە سەرزادەی باوکو بەغات 4 مانگ 5 مانگ هەموو خەڵک لە شارەکان بڕژێتە سەرزادە ئەتوانی گۆڕانکاری لە دەسەڵاتە بکەیت بەڵام ئەمە 20 ساڵ ئەمە هەر ئەم چورساوە هەر نەگۆڕا باوەڕ کە حەز ناکەم هەتە لە زۆینیش بکەمەوە بێزار بووم ئەم چورساوە ناشرینە ببینم بە گەنجێکی زیرە گەنجێکی شەهادەدار کاک فریاد پەیوەندەکەی پسا داوای لێبوردنەکەین باوکی ڕۆمان دەبازیان ئەلۆ بەڵێ باوکی ڕۆمان
سڵاو لێبێ مامەساگیان سڵاوی خوا لێبێ. سڵاو لێبێ باوکی ڕۆمان، سڵاوی خوا لە جەنابەت. ئەم کاتە و باش ئەم کاتەی بیلەرانی بیسەرانی کەیان هەموو کاتێکت باش ماشەڵڵا ئەو قسە خۆشانە بەڕاستی دەموگفتت شیرینە باوکی ڕۆمانەوە لە ماڵی شەوە هەروایت؟ بەڵێ بەڵێ ئینشەڵا هەروای بین بەڕێزی سپاس دەکەم. فەرموو باوکی ڕۆمان. لەسەر تەوەرەکەی بەڕێزە من دەستخۆشی زۆر زۆر لە یەکەم جێگای دەستخۆشی تەوەرەکە بەڕاستی. سپاس دەکەم. بەڕێزەکەم ئەگەر میلەتی کورد کە سەرەتا لە هەستاکانە کە دەستی دا شۆڕشکردن و حیزبیادی دروست بوو کە میلەتەکەمان میلەتی ڕەشوڕوت و سەدیدە کە دوای ئەم حیزبانە کەوت ئێمە وەڵامزانی ئەمانە شۆڕژێرێکی ڕاستەقینەن بەڵام زۆر بەداخەوا دەرنەچوو. بەڵێ لە ئێساسا کە داهات ئەم هەرێمەکە بەتاڵان ئەچێ و بە شێڕۆ ئەچێ لەلایەن دوو حیزبی دەسەڵاتداری هەرێمی کوردستانەوە کە ڕێزمەیە بۆ یەک بە یەکیان ڕێز تایبەتیمەیە بۆیان لەبەر خاوەن خەباتن بەڵام بەداخەوە ئەو خەباتی کردیان لە دوای پێچەوانە بۆ وادە کاکە بەتاڵانچێتی لە هەرێمی کوردستان. ئەگەر ئەم داهاتی هەرێمی کوردستان لە دەستێکی ئەمینە بووە وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو بردنەوەی گۆڕان دڵنیا بکە خەڵک ڕۆژ تووشی بەم ڕۆژە ڕەسە ناگەی مامۆستاگیان. ئێمە تووشی ئەم هەموو ئاریدە کارەبایی و پێغازی و ئەنواع و هەزاران گیر و بێزە هەرێمی کوردستان. بەداخەوە ئەمانە ناتوانن حکومڕانیەکەن نازانن ئەمانە نەشارەزان لە حکومڕانی خۆشیان پیلانیان نییە مامۆستاگیان پیلان و بەرنامەی بەڕێوەبردنی وڵاتیان نییە. بڕوانە حەتیشوان و گاوانی ڕێزمێ بوویان هەمویان کەرەوە بە حەمید و عەقید و پلەدار خەڵکی وایە کەرەوە لە ئەنجومەن جادوەری دامەزرانەوە شوێنەواری هەر نییە شەهادیان برای بەڕێزم دەیان ئەندام پەرلەمانە بە تەزویردانە لەسەر حکمی من و تۆکەن داهاتەکەمان چۆن ناتێ بەفی ڕۆژۆمە هەدەر نادێ لەسەر ئەمانەوە بەڵام بەداخەوە من ئەزاجا لە بەداخەوە ئەمە مشەیدەماندا و قوربانیە ماڵوێرانی خان و ڕوخاندن ئاوارەبوون بۆ وڵاتان خەڵکی و بۆ هەندەران هەمی کەوت ئاواسن کە ئەمانە چیان لەو شتانە لێ برای بەڕێزن کە نەمە من هاوەتی لەگەوە توشمان بووە بە ئارەزوی خۆیان یاری بە مقدساتی خەڵکەکەن کاتی داهاتمانێ بەتاڵانێ بەن ئاودیوێکن ڕەوانی ئەوروپایەکەن میلەتەکەشمان لە ژێریەوەی هەژاری ئەناڵێنیە ئەوادە کۆمەڵگە لە ئاخیرا چارەسەریان زلوفەڵکە مامۆستاگیان ئەبێ ئێمەی میلەت ئێمەی هاونیشتیمانی کاک وەچاکی خەڵک بەرپرسیارە لە هەموو نەهامەتیە ئەبێ خۆڵان جارە بڕیان بدەین چیان بژێرین دەست بدەین بەجێ مامۆستاگیان بۆی لەمە هامەجە ڕزگارمانجە و دەست خۆشە بۆ تەوەرەکەوە. سپاس بۆ جەنابەت باوکی ڕۆمان. باوکی دیهات وەرەگرم. بەڵێ باوکی دیهات. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. بس خوش برنامجتان دەکەم. سپاس دەکەم لە کێوە پەیوەندیەکەی؟ لە هەولێر. لە هەولێر. سڵاو لە شاری قەڵا و منارە. بەرنامەکەتان بەڵێ. ئەن خەتاوی حکوومەتە ئەوەندەش خەتاوی خەڵکەکەیە. یعنی ئینسان تۆزێک بە ئینساف قسەی بکاتن. داچە ئیبن تەیمیە بەزار ڕەحمەتی خوای لێ بێ دەکەوتە سزن. ئەو کابرای زاڵم یا مەگدەی زاڵم دێتە کنی تێی دەرێ یا شێخم ئەمن لە سەرەوەی خۆم تەدوێ دەکەم ئەمن پێکرایە ئیبن تەیمیە سەوی هەر دەینی تەماشا دەکاتێ دەرێت قەسەم بۆ خوای ئەمە دروست کردیە ئەوانە کە زوڵمەکەی دەکەن بە وا سەنگۆیە ئەگەر ناتوان ئەو زوڵمەی بکەن ئەمە دەستمان لێرە لە زوڵمی وانە ئەگەر بنە ماڵەتی 300,000 کەسی یا 400 کەسی کەسی ناتێت ئەو زوڵمەی بکاتن بەس ئەمە پشتیوانی دەکەین ئەمە ئێستا قەیرانی غازی پێیا بۆ لەو ملەتە چێیە خۆ سەرکردە نانە قەیرانی پێیاکە هەموو ئەمە ئەتوینە ئەمە ئەتوینە دەسەڵاتە لەم دەستە مدیرین و قایمین و مدیر عامین و محافظینە ئەگەر ئەمە ئیسان بین و تەماشا ئەو ملەتە بکەین ئەو ملەتە قوربەتە ڕەشوڕوت تەبت لە غازی بە 7,000 کەسەتنا لەو بێکاری و لەو بێ ئیشیەی کە ئینسان نیتی هێشتا تای پێ هەرنێ نەفت نەداتێ کارەبادی نەداتێ نەهێلیدار ببڕی ئەدی باشە کە بمرم هەموو شتێک بۆ یەکم لێ بگری باشە یعنی ئەوانە کابە ئەتکاتە محافظی ئەو هەولێرەی قایم ئەو هەولێرەی گرۆپی تووە ئامۆزاویە بەڵام خەتەکە ئەمە دەیکەین ئەوە خۆدەفانی ئەگەر ئەوانە بێت و شتەکان ئاسان کاری بکەن و زوڵم دەکەن زۆر ئاسانە بەڵام ئەم هەم شتێکی دەرێم ئەگەرێ زارەکە ئیمامی عومەر هاتە خزمەت پێغەمبەری صلی الله علیه و سلم دیت ئیمان پێغەمبەر صلی الله علیه و سلم پای دایتەوە گەڕاوە فەرمی ئەی عومەر لۆ هاتی لۆ گەڕایەوە ئیمامی عومەر فەرمی ئەی پێغەمبەری خوا نوشت بووی حەزم نەکرد هەڵبستێنم کاتێک هەستاوە لاشەی مبارەکی لەسەر عەسیرەکەی دەرچی بوو ئیمامی عومەر فرمێک بە تایدا خوارێ فەرمووی پاشای پیسرا و فلانی پیسکا لەسەر کۆشک و تەلار ئەوانە پاردنەوە ئەسیر سەعاتیری پێغەمبەر صلی الله علیه و سلم گرژیە و پێکەنی فەرمی ئەی عومەر ناتەوێت قیامەت لۆمە بیتن و دنیا زەبەوان بیتن دنیاشی 50 ساڵی دەست پیرۆزدان ئەو جەهەنەمەی خوای گەورە داینایە ئێمە ئینشاءالله ئەو هەموو خەموقەفەتی دەیخۆین و لە تەلەڤیزیۆنەکان دەبڕین و لە ڕۆژنامەنووسان دەبڕین و دەینە سەرگادەی ئینشاءالله هەموو بە عەدل و دەمیشتێتن سپاس ئینشاءالله سپاس باشی دیهات لە هەولێرەوە
کاکشوان وەرەگرم لە سلێمانی دوای کاکشوان کۆتا پەیوەندیە بێ واتە کاکشوان و پەیوەندیەکی تر کۆتا پەیوەندیە کاکشوان بەڵێ گیان تۆ چۆنیت باشی کاکشوان گیان دەست باش دەکەم باسی استەغفر الله برای گەورەی فەرموو کۆتەکەتانە سەر چی بازێنە بێ ئەڵێن بۆچی لە هەرێمی کوردستان سامانی گشتی بە فیڕۆ درێت وڵی سامانی گشتی کە بە فیڕۆ دێ وڵا کاکە بۆنەی ئەم دەسەڵاتانەوە کە لە هەورێن هیچ بۆ فەقیر ڕۆژار ناکەن لە قسان باش هیچ شتێ ناکەن بەڕاستێک شانیەوەی لاسنە سەر حکم چونکە لەبەر ئێستا من بۆ نمونە داوای دامەزراندنێکەکەی داوای فڕاشیەکەی داوای کارگوزاریەکەکەی بڕواکەی گیرۆی مەدە زەمانەوە بڕواکەی دەبێنەوە چیان ناوە بە فەقیر ڕۆژار ئەوە لە بەڕاستی چاکسازی وا ناکرێت داوای شتێکەکەی هیچ فەقیر ڕۆژار ناکەیت ڕۆژی وایە من کرێکاریەکەم باوەڕکە 250 ڕۆژیوە دەستم ناکرێت ئەمانە زۆر لە خەڵکەکان لە فەقیر و هەژار و داما و قوربەسەری و ئەمانە شایانی وێن ناچنە سەر حکم چونکە حکمیان پێڕە بەڕێوە ناچێت ساڵ بێت 30 ساڵی کەش بێ هیچ شتێکیان پێ ناکرێت ئەوەنە درۆکەن نەگە خەڵکە چونکە شایانی ئەوەن ناچنە سەر حکم هیچ شتێکیان پێ ناکرێت هیچ شتێک چونکە ئەوەنە درۆ کردوە 30 ساڵە بەس درۆکانێک هەیە هیچ شتێکیان پێ ناکرێت بەداخەوە لە هیچ شتێک لەبەرەوەی کە ئەمانە درۆ لەگەڵ خەڵکاکەن خەڵک داوای دامەزراندنەکە خەڵک داوای نەوتەکە داوای کارەباکە هیچ شتێ ناکەن بۆ خەڵک لەبەر ئەم شایانێم حکومەتی هەرێمە نۆم کابینەیە بەڕاستی بێ هەڵبۆشێت و باشێت چونکە خەڵک درۆ لەگەڵ فەقیر و هەژارەکەن ئەرە وەڵام چونکە شایانی کۆتاییەوەیە کە ناچنە سەر حکم هیچ شتێکیان پێ ناکرێت دەستخۆش سپاس بۆ پەیوەندەکەت کۆتا پەیوەندی باوکی شایان وەرەگرم بۆی ئەو کۆمنتانە بخێنمەوە کە هاتون بۆ بابەتەکەی ئەمڕۆمان باوکی شایان مرحبا سەرچاو مەرحەبا سپاس فەرموو کاکە گیان دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم سپاس دەکەم کاکە لەسەر ئەو تەوەری ئەمڕۆ بەڕاستی تەوەرێکی زۆر جوانتر بزادێ بەڕاستی ئەو ملەتە نەزانم ئەو حکومەتە ئەو مدەتەی پێچیە باش نازانم ئەو ملەتەی تاکەینی ئەو ملەتە یعنی بەها قبول دەکە بەڕاستی من ئەوەن قسە و ئاخر قسەم ئەوەیە دەڵێم ئەو ملەتە بۆمبێکی تەوقیت کراوە لە بۆ دەسەڵاتداران ئاگادار بن نەڕێن وەڵا ڕۆژێک نەوتە ڕۆژێک ڕازەبەر ئەو ملەتە بۆمبێکی تەوقیت کراوە بە خودای بتەقێتەوە بە کەسیان سارە ناکرێت ئەو کافی تەقیەوەش لە کەیس هەمومان دەچێت وایە نا وایە خەڵکەکە ژیانی هیچی لەدەست نەماوەێت ئەتو هیچ شتێکت نەبی یعنی بۆ شەوە سادا ئێستا ماڵێ هیچ شتێکی نییە بیشی تێن یعنی چ معقولەوە بۆ خۆچێ ناو قەسرەکان و ویدی هیچ مشکلەیان نییە وایە بەڵێ وایە ئێوە نییە بۆمبی تەوقیت کراوەش کاتی دیار نییە زۆر زۆر سپاسی جەنابیشتان دەکەین سپاس باوکی شایان لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ پەیوەندی بەڕێستان کۆمنتەکان خوێنمەوە کە لەسەر ئەم تەوەرەی ئەمڕۆ بۆچی لە هەرێمی کوردستان سامانی گشتی بە فیڕۆ درێت سیروان محەممەد نووسیەتی لەبەر ئەوەیە کە خەڵک بێدەنگە و بێ هەڵوێستە بۆیە سامانی سەر زەوی و ژێر زەوی ئەدەزرێت و تەخشان و پەخشانی پێکرێت ئارێز عەلی نووسیەتی لەبەر ئەوەی میلەتیان مەشغوڵ کردووە بە شتی ترەوە وەک نەبوونی کارەبا و پەیداکردنی بژێوی ژیان سایە محەممەد نووسیەتی میلەتیان وا لێ کردووە لەبەر پەیداکردنی نانێکی حەڵاڵ ئاگای لە دزی حکوومەت نەماوە ڕێناس عەلی نووسیەتی چونکە هەرێمی کوردستان لەلایەن چەند دزێکەوە بەڕێوە ئەبرێت محەممەد تاڵیب نووسیەتی چونکە لێمان حاڵی بوون کە دەنگ ناکەین دێرینجەلا نووسیەتی لەبەر ئەوەی حیزبی ئۆپۆزیسیۆن چەکدار و چەتەی نییە سارا عەلی ئەڵێت لەبەر ئەوەی میلەتیان مەشغوڵ کردووە بەشتی لاوەچیەوە دایکی شیروان نووسیوێتی خوای گەورە ئاسانکاریمان بۆ بکات لەم ژیانە زەحمەتەدا سابیر عەلی نووسیوێتی لەبەر ئەوەی هاوڵاتیان لە مافی خۆیان ناپرسنەوە خۆشەویستان و بەڕێزان ئەڵقەی ئەم جارەی دوانگەی خەڵک هاتە کۆتایی هیوادارین توانی بێتمان هەندێک لەو گرفتانەی کە هاتوونەتە ڕێگەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چارەسەر بکەین حەدی ئەقەل ئەگەر چارەسەری نەکەین پامێک ئەگەێنینە بەرپرسان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە ئەڵێن تکایە ئاوڕێک لەو خەڵکە بدەنەوە خەڵکی وا هەیە 5 ساڵە نەوتی وەرنەگرتووە خەڵکی وا هەیە بێغازە بێپارەیە بەڕێزێک تەلەفۆنی کردووە لەم ڕۆژ تا ئێوارە کارەکەری ئەەکەم ببورن کرێکاری ئەەکەم لە پێناو ئەوەی
بژێوی ژیانی ماڵ و منداڵەکەم دابین بکەم کە ڕۆژی وا هەیە 250 دینارم دەست ناکەوێت کە ئەمە کارەساتێکی گەورەیە لە هەرێمێکی وەکو هەرێمی کوردستانی ئێمە هەرێمی کوردستانی عێراق کە پڕە لە خێر و بەرەکەتی ژێر زەوی و سەرزەوی بەڕاستی گوناحە کە هاوڵاتیەک بڵێ من قوتی ڕۆژانەی خۆمم دەست ناکەوێت. سوپاسی یەکە بە یەکەی هاوکارانم ئەەکەم لە پشتی کامێرە کە سەرباز ئاسا لەم بەرنمەیە لە ئامادە باشیدان هەمیشە هاوکاری من ئەکەن پێم ئەڵێن کە چێ لەسەر هێڵە و چێ پەیوەندی دەکا و دواتر پەیوەندی چێمان لەگەڵە ئەمە بەڕاستی خۆی بۆ خۆی ماندووبوونە. سوپاسی هەموو ئێوەی بە ڕێز و خۆشەویست دەکەم کە ڕاستەوخۆ بەدیار شاشەڵنجینەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە دانیشتون تا ئەڵلقەیەکی تری دوانگەی خەڵکو و تەوەرێکی تر و بابەتێکی تر بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرم. ئەسسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبركاته.